ئێرە دەڤەری ڕاپەڕینە، لانکی سەرهەڵدانی ڕاپەڕین و دەستپێکردنی حوکمی کورد لە هەرێمی کوردستان. دەڤەری ڕاپەڕین گۆڕستانی پرۆژە تەواو نەکراوەکانە. دوای 31 ساڵ لە ڕاپەڕین و قوربانیدان ئەم دەڤەرە لە ڕووی خزمەتگوزاریەوە هیچی ئەوتۆی بۆ نەکراوە و لە شارۆچکەیەکی تازە بنیادنراو دەکات. مۆنۆمێنتە تەواو نەکراوەکەی ڕاپەڕینە، گەرچی لێرە ساڵانە بەڵێنی گەورە و بریقەدار بە هاوڵاتیان دەدرێت، بەڵام تەنیا قسە و نووسینی سەر کاغەزە وەکو بەڵێنی تەواو نەکردنی ئەو مۆنۆمێنتە. لە 2013ەوە هیچ پرۆژەیەکی استراتیژی لە دەڤەری ڕاپەڕین بە ئەنجام نەگەیەندراوە. جێگیری سەرپەرشتیاری ئیدارەی ڕاپەڕین هۆکاری وەستانی پرۆژەکان بۆ قەیرانی دارایی و دابین نەکردنی بودجە دەگەڕێنێتەوە. دیارە بەڵێ کۆمەڵێک پرۆژە لە دوای 2013ەوە هەر لەو کاتێک کە ئیدارەی ڕاپەڕین دروست بە تووشی قەیرانی دارایی بووین، کۆمەڵی پرۆژە وەستێنرا کە لە سەروی 300 میلیارد دینارەوە بوو بەهای پرۆژەکان، بەڵام بەهۆی بوونی قەیرانی دارایی ئەم پرۆژانە بەشێکیان دەست بەکار نەبوونەتەوە. ئەمەش پرۆژەی نەخۆشخانەی 291 قەرەوێڵەیی ڕانیەیە، نزیکەی 10 ساڵە ڕاگیراوە، ئێستا بووەتە هێلانەی باڵندە. بەڕێوبەری تەندروستی ڕاپەڕینیش بە هەمان شێوە دەڵێت هۆکاری وەستانی پرۆژەکە بەهۆی قەیرانی داراییەوە بووە. پرۆژێکی استراتیجیە، هاوشێوەی پرۆژە استراتیجیەکانی تری هەرێمی کوردستان ڕاوەستاوە لەگەڵ بوونی قەیرانی دارایی، بەڵام ئێمە هەوڵ و بەردەوامیەکانی خۆمان وەکو تەندروستی وەکو بەرپرسیارەتی خۆشم بە بەردەوامی بووە لەوەتەی دەست بەکار بووم. ئێمە لە مانجی 12 هەموو داواکارەکانمان گەیاندووە، بەڵام بەهۆی هاتنی سەری ساڵ و ئەم ماوەیەش ئێستا ئێمە چەند جارێک جەختمان کردوێتەوە. ئێمە چاوەڕێین کە بڕیاری ئەوە بدرێت بەلایەنی کەمەوە بە زووترین کاتبینایەکە تەواو بکرێت. چالاکوانێکی مەدەنیش ئاماژە بەوە دەکات دەڤەری ڕاپەڕین قوربانی دەستی حکوومەتی کوردیە، دەژڵێت پەککەوتنی پرۆژە تەواو نەکراوەکان پەڵەیەکی ڕەشە بەسەر بەرپرسانی حکوومەت و دەڤەرەکەوە. یەکێک لەو شەرمەزاریانەی حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕاستی و دەسەڵاتدارانی سنووری ئیدارەی ڕاپەڕین ئەوەیە کە لە 2013 خواردتریشەوە بگرا پرۆژەی ئاوی ڕانیە کە دووسایدی ناو بازار خستە نەخۆشخانە 400 قەڵەوێرەکە دەیان پرۆژەی تری ئاوا گەورە تا ئێستا یەکێکن لەو پەڵە ڕەشانەی بەنێوچاوانی حکوومەتی هەرێم و بەرپرسانی ئەم شارەوە هەیە. پرۆژەی دووسایدی ناو بازاری ڕانیە و نەخۆشخانەی 291 قەرەوێڵەی و پرۆژەی ئاوی دەربەند ڕانیە و مۆنۆمێنتی ڕاپەڕین و شەقامی 6 مەتری قەڵاتزێ و پردە هەڵواسراوەکە گرنگترین ئەو پرۆژانن کە نزیکەی 10 ساڵە بە بیانووی قەیرانی دارایی ڕاگیراون و کاریان تێدا ناکرێت. لا دەواازەی ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام.